بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ئەنجامی سەرژمێری لە هەرێمی کوردستان و عێراقدا دەکەین. بێگومان ماوەی 37 ساڵە لە هەرێمی کوردستان و عێراق پێکەوە سەرژمێری ئەنجام نەدراوە. پار ساڵی ڕابردوو لە 21 ساڵی 2024 سەرژمێرێک لە عێراق ئەنجام درا کە تێیدا 77 پرسیار لە سەرۆکی خێزانەکان کرا و تەنانەت قەدەغەی هاتوچۆشی بۆ ڕاگەیەندرا. بزانین لە بەژمارەی ئەم جارەدا چیمان هەیە. ژمارەی دانیشتوان لە عێراقا بە هەرێمی کوردستانەوە 46,118,793 کەسە. باش ژمارە دانیشتوانی هەرێمی کوردستان لەو 46 میلیۆنە طبعاً بە شێوازێکی فەرمی ئەمە ڕانەگەێنراوە، بەڵام بریکاری وەزارەتی پلاندانانی عێراق لە لێدوانێکیدا دەڵێت 6,503,168 کەس لە هەرێمی کوردستان ئەژین کە ئەکاتە لە 14.1 کۆی دانیشتوانی عێراق. باش دانیشتوانی عێراق و هەرێم بە پێی ڕەگەز بزانین چەنی ڕەگەزی نێرە چەنی ڕەگەزی مێیە. ڕەگەزی نێر لە 150.2 واتە 23,161,604 کەس. ڕەگەزی مێ لە 149.8 واتە 22,957,189 کەس لە ڕەگەزی من. جا ئەمە قسەیەکەکرا بۆ ئەوانی ژنی دووهەمانیانە ئەیان و دژمارەی ئافرەت زیاترە بۆی نەمێننەوە. ئەم ئامارە ئەوەشی دەرخست کە بەو شێوازە فەرق و جیاوازەکە لە نێوان نێرومەیە لە عێراقدا نیە. دانیشتوانی عێراق بە پێی شوێنی نیشتەجێبوونیان بزانین ئەم 46 ملیۆنی کە لە عێراقا ئەژین لەکوێیە ئەژین بە پێی شار و بە پێی گوندنشینەکان. بێگومان شارنشین لە 170.2 دانیشتوانی عێراق لە شاران لە 129.8 لە گوندنشینەکانە. بزانین لە هەرێمی کوردستان ئەم ئامارە چۆنە. لە هەرێمی کوردستان لە 184.6 خەڵکەکەی لە شارەکان ناژین، لە دهۆک، لە سلێمانی، لە هەولێر، لە هەڵەبجە، لە سنتەری ئەم شارانیان. ئەی لە گوندنشینەکان لە 115.4 ئەو 6 ملیۆنی کە لە هەرێمی کوردستانان لە گوندەکانان نیشتەجەن. باش ڕێژەی تەلاق جابوونەوە بزانین لە عێراق و هەرێمی کوردستان چۆنە. لە عێراق لە 101.28 حاڵەتی جیابوونەوەمان هەیە، لە هەرێمی کوردستانیش لە 100.66. بە خۆشحاڵیەوە لە عێراق با بڵین لە هەرێمی کوردستان ئامارەکە کەمترە بەراورد بە عێراق. بەڵام سەبارەت بە ڕێژەی با بڵین نەخوێنەواری لە عێراق و لە هەرێمی کوردستانە جیاوازی هەیە. لە عێراق لە 115.3 دانیشتوانەکەی نەخوێنەوارە، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لە 116.7 نەخوێنەوارە کە ئەمە بەڕاستی ئەبێ چارەسەر بکرێ و ئەمە ئامارە خراپمان پێڵێت. باش ڕێژەی خاوەندارێتی شوێنی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان بزانین ئەو خەڵکی کە لە شارەکانی هەرێمی کوردستانە نیشتەجێن بزانین چەندێکیان لە خانی خۆیانان چەندێکیشان کرێچین. هەولێر خاوەنی خانوو لە 167 دانیشتوانی هەولێر خاوەنی خانووی خۆیانە لە 125.9 کرێچین. لە سلێمانی و هەڵەبجە پێکەوە خاوەنی خانوو لە 172.2 خاوەنی خانووی خۆیانن کرێکی لە 118.8 کرێچین. لە دهۆک ئەوانەی کە خاوەنی خانووی خۆیانن لە 172.2 ئەوانەی کرێکیشن لە 120.9. ئەمە بەم شێوازە ئەو ئامارانە بوون کە لە هەرێمی کوردستانە هەیە. ڕێژەی سەڵت و خێزاندار لە هەرێم و لە عێراق ئەوانەی پیانەوترێ سینگڵ لەگەڵ ئەوانەی کە پیانەوترێ خێزاندار چۆنە. لە عێراقا لە 154 دانیشتوانەکەی خێزاندارن، یعنی شویان کردو یان ژنیان ناو خێزانیان پێگەناوە. لە 141.6 بێگومان سەڵتە و سینگڵە و نەشووی کردووە یان ژنی نەهێناوە. ئەمەی کە باسمان کرد ئەنجامی ئەو سەرژمێریە بوو کە ساڵی ڕابردوو ئەنجام درا و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بە فەرمی ئیعلان کرد.